سەندیکای کرێکارانی گەورەترین سێ کۆمپانیای بەرهەمهێنانی ئۆتۆمبیل لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا مانگرتنیان ڕاگەیاند. تا ئەو کاتەی ڕێکەوتن لەسەر گرێبەستی تازەی بە کۆمەڵیان لەگەڵ دەکرێت لەبارەی موچەکانیانەوە. شۆن ڤین سەرۆکی سەندیکای کرێکارانی یەکگرتووی ئۆتۆمبیلی ڕایگەیاند مانگرتنەکە هەر سێ کۆمپانیای جەنەرال مۆتۆرز و ستێلانتیس و فۆردی گرتووەتەوە. داوای لە کرێکارانی کارگەکانی دیکەش کرد لە ئەگەری ڕەتکردنەوەی داواکاریەکانی سەندیکاکەیان مانگرتن ڕابگەێنن. وتیشی لێ کاتدا مانگرتن لەو سێ کارگەیە ئەنجام دەدەین و استراتیژێکی تازە پەیڕەو دەکەین و ئەگەر لە ماوەی 2 کاتژمێری داهاتوودا نەگەینە ڕێکەوتن داوای مانگرتن لە کارگەکانی دیکەش دەکەین. ئەو سێ کارگەی سەندیکاکە بۆ دەستپێکردنی ناڕەزاییەکان دیاری کردوون و تایبەتن بە بەستنی پارچەکانی ئۆتۆمبیل، کارگەکانی جەنەرال مۆتۆرز لە وینتزفێلی و مەیسوری و کارگەی ستێلانتێس لە تۆلیدۆی ئۆهایۆ و کارگەی فۆرد لە واینی میشیگانە کە ژماری کارمەندانی سەر بە سەندیکاکە لە هەر سێ کارگە نزیکەی 1700 کرێکارە، بەڵام کۆی ژماری کرێکارەکانیان دەگاتە نزیکەی 146,000 کرێکار کە لە مێژووی 88 ساڵەی سەندیکاکەدا ئەمە بۆ یەکەم جارە مانگرتن لە سێ گەورە کۆمپانیەوە بەرهێنانی ئۆتۆمبیل ئەنجام بدرێت. ئەوەش لە کاتێکدایە کە لە ئێستادا سەندیکاکە خاوەنی سندوقێکی 825 ملیۆن دۆلاریە و بڕیاروایە کرێکاران لە کاتی مانگرتنەکەیاندا بە بڕی 500 دۆلاری هەفتانە قەرەبوو بکرێنەوە و پێدەچێت ئەم موچێ بۆ ماوەی 3 مانگ بەردەوام بێت. شۆن ڤین سەرۆکی تازە هەڵبژێردراوی سەندیکاکە هەڵوێستێکی توندی لە بەرامبەر کارگەکان گرتووەتە بەرو. داوای زیادکردنی موچە بە ڕێژەی لە 140 و نەهێشتنی جیاوازی لە موچەی کرێکاران و گێڕانەوەی مافی هاوکاری پزیشکی بۆ خانەنشینانی پێشوو، زیادکردنی مۆڵەت بە موچەوە و مافی کرێکارانی زیان لێکەوتوو بەهۆی داخستنی کارگەکانەوە دەکات. ئاژانسی ئەسۆشییتد پرێس ڕایدەگەێنێت با دڵنیایەوە مانگرتنەکان داهاتووی کۆمپانیەکانی ئۆتۆمبیلی نێوخۆیی لە ئەمریکا دیاری دەکات لە کاتێکدا هێزی کاری ئەمریکی بازووی خۆی نمایش دەکات و کۆمپانیەکان ڕوبەڕووی گۆڕانکاری مێژووی لە بەرهەمهێنانی ئۆتۆمبیلی کارەبایی دەبنەوە. ئاژانسەکە هۆشداری ئەوەش دەدات لە ئەگەری بەردەوامبووی مانگرتنەکان بۆ ماوەیەکی درێژخایەن پێدەچێت ئۆتۆمبیلی پێویست نەگاتە دەست بازرگانان و بەمەش نرخەکان بەرز ببنەوە. لەوانەشە مانگرتنەکان کاریگەری بکاتە سەر هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا کە بڕیارە لە ساڵی داهاتوودا ئەنجام بدرێت بەهۆی ئەوەی جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا خۆی بە یەکەم سەرۆک دادەنێت کە پشتگیر و لایەنگری کرێکارانە.